نەوێرانکاری شەڕی داعش و نەهیست تەقینەوەیەک لێرە ڕوویداوە. بەڵکوی دەبینن دەرەنجامی هێرشی چەکداری چەند کەسێکە بۆ سەر ژمارەیەک چێشتخانەی شاری هەولێر لە بەرامبەرەوەی کە سەر و پێ نەماوە پێشکەشیان بکەن. ڕووداوەکە بەم شێوەیە بوو. چەند کەسێک چوونەتە نێو چێشتخانەیەک بە مەبەستی خواردنی سەر و پێ، بەڵام هەروەک خاوەنی چێشتخانەکە باسی دەکات ئەوان خواردنیان تەواو بوو. بە کەسەکانیان گوتبوو کە سەر و پێیان نەماوە، بەڵام کەسەکان قسەی نەشیاویان بە شاگردی چێشتخانەکە وتووە و دواتریش یەکێکیان بە دەمانچە هێرشی کردوتە سەر دوو شاگردی چێشتخانەکە. دوای لێسەندنی دەماچەکە لەلایەن خاوەنی چێشتخانەکەوە ئەو کەسانە ڕۆیشتون و گەڕاونەتەوە بە چەکی قورسی کلانشکۆف و ناتۆ. 4 چێشتخانەیان گول لەباران کردووە. هێشتان شوێنەواری خواردن بەسەر مێزەکانی چێشتخانەکە ماوە و پاچە لەسەر بەشێک لە مێزەکان بوونی هەیە و ئەو کاتێک کە تەقەکان ڕوویداوە هێشتان مشتری لێرە بووە و خەریکی خواردنی پاچە بووە. خاوەنی یەکێک لە چێشتخانەکانیش دەڵێت زیانێکی زۆری مادیمان بەرکەوتووە. زیانانە بە خۆت بە چاوی خۆ دەبینی زۆرن بەڕاستی، یعنی یەک عەڵەگە فیشێک لەوانەیە لە زەبهای ئەوەندە تەقێ نەکرابی، لە زۆر زەبها ئەوەندە تەقە نەکرایە بەڕاستی. پێیان بۆ بەدواداچوونی ئەم ڕووداوە چەند جارێک پەیوەندی بە پۆلیسی هەولێرەوە کرد، بەڵام ئەوان ئامادە نەبوون هیچ قسەیەک لەبارەی ڕووداوەکەەوە بکەن. لە ماڵەوە سەردانی کۆسەرمان کرد کە بەهۆی ڕووداوەکەوە بریندار بووە، بە چەند تەقەلێک دەستی دووراوەتەوە. کۆچەر دەڵێت ئەوان مافیا بوون و کەس یاسایی نەبوون. پێشتر پۆلیسیشیان ئاگادار کردبەوە کە کۆمەڵێک مافیا نیازی هێرشکردنە سەریانیان هەیە. بارنەوە ئەبیت هەڵاتن ڕۆیشتن تیانزدەی سیلاحی دێنین دوای بووانی نوژدەوانی دەگەڕێن بە سێ نەفەر ڕامانگەتن ڕانۆستان دوایمەش پێش شکایەتمان کردیان بڕۆ تەقریت توی بکەن کە تەقریت توماکە لە خەسخانەی بوون تەلەفۆنیان کورتیان کاکەوە تاقییان کردو جەماعەتی ساناتینەوە بە دوو کلاشکۆف و بە و نازان بەدەماچ مانچ تەما تاقییان کردی 4 کەس بوون. ئەوەی لە ڕووداوەکە جێگەی سەر سوورمانە تا ئامادەکردنی ئەم ڕاپۆرتە کە 10 کاتژمێر بەسەر ڕووداوەکە تێپەڕ بووە، بەڵام هیچ کام لە هێزانیەکان ئامادە نەبوون لەبارەی ڕووداوەکەوە ڕوونکردنەوەیەکیش بدەن. باوکی یەکێک لە بریندارەکان دەڵێت سکاڵا لەسەر پۆلیس تۆمار دەکەم. دوای هێزانمنی پێ دەڵێ کاکەم مەڕەوانە دێنەوە ئەدی کۆ ئەمینەتی هەولێر دە پاریس هێزانمنیەکان بە بەرپرسە زین لەم ڕووداوە بەڵێ من ئێستاش دەمەوێت سکاڵا لەسەر ئەو جەماعەتە بکەم نەهەمووی ئەو جەماعەتی کە هاتوونە پێیان گوتنەوە کاکەم مەڕۆن ئەوانە کوتیانە دێنەوە دوای وەختە کە هاتوتنەوە ئێرێنداوەتە بەرگو لە فەرم بە چاوی خۆتان بیدینن. کەمتەرخەمی هێزانمنیەکان لەم ڕووداوە بۆتە جێگەی ڕخنەی توندی خاوەن چێشتخانەکان و کاردانەوەی هاوڵاتیانیشی بە دوای خۆی داهێناوە. بەو پێی ڕووداوەکە لە پایتەختی هەرێم ڕوویداوە و بەر لە ڕوودانی هێزانمنیەکان ئاگادار کراونەتەوە، بەڵام بەدەمەوە چوونیان نەبووە تا ڕێگا لەو کارە ساتە بگرن. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.